ڕێگای قوڕەگۆ بۆ غاباتی ڕانیە کە ناسراوە با ڕێگای فیرقا زۆری چاڵ و چۆڵی و خراپی ڕێگاکە ئاستەنگی زۆری بۆ شۆفێران دروست کردووە. هاوڵاتیان دەڵێن ڕێگاکە هاتوچۆیەکی زۆری بەسەرەوەیە، پێویستە بکرێت بە دووسایت یاخود نۆژەم بکرێتەوە. دەسەڵاتدارانیش بە کەمتەرخەم دەزانن. قەڵباڵغێکی زۆری هەیە و جادەکە شەتابڵی وێرانە، جادەیەکە هەمووی تاسە و چاڵ و چۆڵی زۆرە. ئێستا چاڵی وای تایە لێرە سارە بەتایبەت قەمەرەکەیتە ناوی لەوێ دەریش نێتەوە یان کابرا تایەکەی دەتقی ویلێکی خوار دەبێ وێ تایەک دەرچێ شتێک دەرچێ کارساتێک لێ بخۆمە لێرە. ئەو ڕێگا دووسایی نییە، خەڵک زۆر تووشی حادیسی دەبێ. ئەم بۆ خۆم دیتم لێرە ئەو وڵات و ماڵم داڵەوە خەریک خۆ بۆ قوپانەشدادە ئێرە دەداوام لە ئەوەیە سەرۆکی حکوومەتە بابی کاکە تەماشایش کە سەرۆک شارەوانی بابێ وەنیا ڕێگاکی بکاتە دووسایت. ئەگە باران دەبارێ هەر لەوەی دانی ئێستا جومعەت دیوە هەڕێنە بڕێ خەڵک ئەستا ئەو دادی دادا ئەو گڵی دادات ئەوە نەسەرێ بوو کابرا ڕێنیە کابرا ئەوە دووسای ئەوە ئێرە پڕ لە سارە ئەو بەرهێ پڕ لە سارە کابرا بەس ئەو گڵی دادەڕێ ڕێنیە. بەڕێوەبەری گشتی ڕێگاوبانی ڕاپەڕین دەڵێت ڕێگاکە قەرەباڵغی زۆری لەسرە، داوای دووسایتکردنیان کردووە و چاوەڕێی ڕەزامەندی وەزارەتی دارایین دەژڵێت لە 2 ساڵی ڕابردوودا لە 40 پرۆژەکە نۆژەنگ کراوەتەوە. دەزانین کە ئەم ڕێگایە بەڕاستی زۆر ناڕێکە بەنسبەت ئەو لۆدەی لە سەرەتی زۆر خراپە. ئێمە پێش داوامان کرد داوای TOR و دیزاینمان بۆ کرد بۆ دووسایتکردنی ڕێگاکە. چاوەڕێی ڕەزامەندی وەزارەتی دارایین ئەوە لەلایەک کە ئەمە چارەسەری کۆتایی دەکای ڕێگاکە بەڕاستی بەدەر لەوە ئێمە لە 2 ساڵی ڕابردوودا نەسریەکمانەیە کە مەحدودە و کەمە توانیوانە قۆناغ بە قۆناغ ڕێگاکە 10 کیلۆمەتر نزیکی 4 کیلۆمەتری نۆژەم بکەینەوە، نۆژەکردنەوەیکی باش نەوەکو بڵین هەر چاڵ پڕکەینەوە. لە ئێستاشدا چاوەڕێین کەشوها لەبار بێت و خۆش بێتەوە. ئومێد دەکەین بەرنامەمان هەیە لە کۆمپانیاش قسەمان کردووە کە هەنگاوی یەکەم هەموو چاڵەکانەوەی ئەوێ ڕێگای دەربەندی شەتاک و ژاراوە چاک بکەین. پرۆژەی نۆژەنکردنەوەکەش لەسەر نەسریە ناو بەناو بە پێی داهاتی خۆمان دەست پێ بکەینەوە ئینشاڵڵا. ڕێگای قوڕەگۆ بۆ غابات کە بە ڕێگای فرقە ناسراوە، هاوڵاتیان باز لەوە دەکەن بەهۆی خراپی و پڕ چاڵ و چۆڵی ڕێگاکە ڕۆژانە هاوڵاتێکی زۆر تووشی ڕووداوی هاتوچۆ دەبێت و گرفتی بۆ دروستکردوون بەهۆی ئەوەی کە ڕێگاکە ڕێگای سەرەکی قەڵاتزێ بۆ غابات و دەربەندە و پێویستە بە زوویی نۆژەم بکرێتەوە و یاخود ڕێگاکە بکرێت بە دووسایت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.